دم باش تماشاوان گلک جا تاره میرو یه برنامه مایی که خالی که به ناو نشانین دست بکرنا یکمین روزای خوندنه و پلانا پرورده بگمان ایرو ل سرانسری هریما کردستان زنگا سال خوندنه 2012 و 2013 لیدا و بهتری مليون و 500,000 قطابي وخاندكار لتبايا هرما كردستان لقناغين دست بيكي نافندي و آمادهي قصدا خواندنگه و قطاب خانان کرن ای سالا خواندنه هفدمه ده گل ویکی کو بریان هاو کو چاودرین پروردهی برپرسین پروردهی گوتن کو گلی که مکاسیهنه هم ده سیستم خواندنه ده هم ل سر نبونا قطاب خانه و کرستین پیویس کو قطابی و خینکار بشین بشه یکی باش خواندنه خواب دومینن ل کردستان هنه گلو دست بکرنا زنگا خانه کن بینه ول هولی را پایتخته جگیری سروک حکومتی و وزیر پرورده برهوی وکرنا پروسه خواندنه نه خواندنه 2012 و 2013 لهرما کردستانه بله هیجان دست بکرنا خواندنه یا ای سال آیا یا چنده آماده کاری جاری علیین پیمانی دار تایبتی وزارت پرورده هات که کرن جبوکا و پرزگیری که پار سال های دی سال دوباره نبنو خواندکار و قطبی بکار بن به آوی که باشه خواندنه بدومینه به تایبتی حتی ل پشکنینا دفترین قطابیان بگمان پرزگیری که سال درکت هوله اجبلی گلی پرزگیری کندن ای سال خواندنه گلو دی چوا خواندن دوما و پلانو استراتیجیت وزارت پرورده و علیین پیوندی در چنه گلو لدر وی که ولی برسان دست بکرنه یکم روزی خوندن و پلانی پرورده امرو یکم روزی خوندنی سال 2012 و 2013 لهرمی کردستان دست بکرد لم روشوا ملیون و 500,000 خوندکار برای قطابخانه و خوندنگاکان رویشتن بگمان دست بکردنەوەی خوێندنیش پرۆسەی خوێندن لەم ساڵدا هاوکاتە لەگەل زۆر کێشە وەکو چاودێرانی پەروەردە پسپۆرانی ئەو بوارەڵێن لە کوردستانە وەکو نەبوونی بیناگەلێکی دیکە ئایا پلانی وەزارەتی پەروەردە لەم ڕواچوویە کە بۆەوەی ئەم ساڵی خوێندن بە شێوەیەکی باش بەرەوە بچێ بەڵێژان بوو پتر گوتو پێشکردنی لەسەر ڤیتەوەری ئینها هاجر داوود وتەبێژە وەزارەتە پەروەردە حکوومەتە هەرێما کوردستانê لەسەر هێڵەیەز بۆرم نها هەفکارن من بزاف وەرگرتنا پەیوەندیە هاجر داوود کو بەردەفکا فەرمیە وەزارەتە پەروەردە حکوومەتە هەرێما کوردستانê ددەن ji بۆ کو ئەو مەهایدار بکە لەسەر پلان و ستراتیجە وەزارەتە پەروەردە لە بووی ساڵە خواندنê گەلو ئەوان چ بەرهەفکاریکردنە ji بۆ کو دê ئی ساڵە خواندنەوە پرزگیرێکên پارسال هەبوون دووبارە نەبن ئەنگەلێک بڕیار و ڕاستپاردەین تازە هەنە بەڵێ هاجر خان ئێوار باش هاجر داوود بله ایوار باش ایوار باش سپاسیا هوا کم لیل دسته که بتون نوی وزارت پرورده پیروز باید مقطابی ما مثلا خصوصیت کم به هلکت دسته که طالانوی خواندنه بله دنهادا برافکاریه نوچنه گلو وزارت پرورده حکومت هرما کردستان جبو کون پرزگیری کل پارسال هبون نبونا اهواین خواندنه و کومدیتی گله که باجار و باجارو کن هرمه خو پیشاندان خوینکاران هات نکرن لبر تایبتی جبر سیستم نوی پرورده دنهادا استراتیجی و پلان و وزارت پرورده چیه وزارت پرورده پلان که دارشتی هی وترى جناب وزير اجتهاد تقاري وتأكيد السرطور خلام كهن هندك شوان او چنده کو دابزاندن دا صلاة جو وزارت بو برای برنگشتی آسنکاری یک برانبر خطابی مامسیان دا به تکرن خالق چند کرنا آسیزانسی مامسیان او برز کرنا کسایتاوی یا کمالاتی و پیدا کرنا جانکا کنجای بله ده نهاية پروسه سیستم پرورده سیستم نوی پرورده لهرما کردستانه وکو سال پار سال هات که بحث کردن هم که مقاسی انا دیگر هیویدارین دوباره پیوندی بیت ورگرتن و سرنجین خود تمام بکه هاجر داوود و تبیجا وزارت پرورده بله برزان نستاش لخدمت ورگرتنی سرنج بوچونی وداین لسر توری امرومان
بەڵێ هێژان بێگومان تاوەرێمە ئیرۆ وەکو هۆن دبینن لەسەر دەستپێکردنا ساڵانویە خواندنێ لە هەرێما کوردستانê ku bêguman îro heta li bajarê Dûyikê bitinê 1541 dergên qutabxanan hatine vekirin ji bo ku pêşwaziyê li qutabî û xwênkaran bikin li qonaxa destpêkî û navendî û duan navendî. Belê Hacer Xan eger berseba pirsa me bidê ez barim peywendî wî demî qut bû em dibêjin sîstemê niyê perwerdê ku parsal weku pisporan dest nîşankirî hindkê mukasiya bûn hûn xwenîşandanên xwênkaran hatine kirin ji ber ku narazî bûn li vê yekê. Gelo heya çandê îsal û ev di sîstemê niyê xandinê de li berçav girtiye. سیستم خواندن وک پروگرام و وک سیستم البرچاف هاتیه برگردن که یکش خالن هر گرنگن که وزارت پروردی تاکید کردن پروگرام خونده پیداشون پروگرام خواندن که کنجن گلجیان هاوچرخ و نهیلان نخندواریه که اگر بچنه آماران سال امیه یعنی نخندواری سال 2007-2012 اش رجع 34 ساده بوده 12 ساده. اما یکیش هنگ پنگاون که وزارت پرورده ها و تینا و در انجامیش در چینه. او نبونا آوایین خواندنه نبونا آوایین خواندنگان دگوتن که لرما کردستان گله خواندنگان سه چهار دوام تعداد نکردن. گلو بوده کی و چی کریه پلانا و چی بوده؟ سبارت قطابخانه جمهور قطابخانه کم جار الهرم کردستان نزدیکی 6000 لی جمهور راست یا زور نینا که آن دو دوام و سه دوام بارم وزارت پرورده پلان دایا که چندین آواهین نو آوا بکتن و قطابخانه نو آوا بکتن با قطابیان که او کشه دو دوام و سه دوام چاره بکتن افضل جی نزدیکی حتی او قطابخانه هاتی نورگتن نزدیکی 169 قطابخانه هاتی نورگتن سراسری هرم کردستانه. بله البرلمان العراقي للجنة پرورده یاسای که دبیجه که همو طلب او قطابی و خینکارین قناغا دستپیکیا سرطایی پیوست هره که شوان 30,000 دینار پی بین ادام تایبتی اوین که هزارو کیم درامتن. گلو اف برگره لهرما کردستانی جیوت گره؟ افریار زیادتر پتیا کردایا پرماین دارایی یعنی هرما کردستانه و ام وزارت پروردش هولان تاتن بوی چنده کو اوی چنده دست و بینیتن بو همه قطابیان هرما کردستانه جیم. بله هاجر داوت بردفکا وزارت پرورده حکومت هرما کردستانی زور سپاس بوزانیارین تا ایوار باش. تماشاوان نجا نهاجی که خدمت ورگیتنا سرنجو بو چونین و داینا. یکم پیوندی شعال لشهر سلیمانی. علی خان فرمو. ئەم کاتۆ باش کار دەکات هەموو کاتێکت لەبارەی سۆری ئەمڕۆتانەوە پیرۆزبایی ساڵی خوێندنی 2012 بۆ 2016 لە سەرجەم خوێندکاران و مامۆستایانەکەم بە میوای ئەوەی کە ساڵێکی سەرکەوتوو بێت بۆ گشت خوێندکاران و دوای ئەوەش پلانی وەزارەتی پەروەردە هیوادارم پلانێکی باشی هەبێت وەکو لە زۆربەی خوێندنگاکانە کێشەی سێدەوامی هەیە ئەو کێشەیەش نمێنێت وەکو ئەمڕۆژ بەڕێوبەری پەروەردەی سلێمانی لە گفتوگۆکانیە ئاماژی بۆ کرد کە با بڵێن ئەو کێشەیە کەم بۆتەوە کە دوودەوامی و سێدەوامی با بڵێن بە زۆری دەوامی سێدەوامی کەم بۆتەوە هیوادارم ساڵێکی پڕ خۆش بێت وەکو ئەوەی کە من ئەم ساڵ خۆم بەشدار نەبوو وەکو خوێندکارێک لە خوێندنگاش بە حکمەوەی کە تەواوم کردووە بەڵام هیوادارم ساڵێکی زۆر زۆر خۆش بێت بۆ گشت خوێندکاران دووبارە ئەواتەخوازم هەموو خوێندکارێک سەرکەوتوو بێ ئیشاڵڵا کاتێکی خۆش بێت. سپاس ڕێناس لەزاخۆ بەلێ کاک ڕێناس دەمێ باش هەموو دەمنتە حەسمی سەیگێ دەستخۆسی بەڕنامەدگەن سپاس کەرم کە هەڕاستی مەتێبینیە کە بێ بۆ پەروەردەی بەلێ من ام بهدینم سورانی اگزار تناگه منهجم سورانی اساسی 5-4 بله یعنی وەکو شێوەزارین تێناگەن اگه بو مز بهدینی با از داگ سوران درجه مز بهمه باشە کاک ڕێناسی بیدارین نالیین پێویستە گۆداریەتە کرد بە سپاس نێچیروان لە بەردەڕەش بەڵێ السلام عليكم. عليكم السلام.
سەبارەت بە زەنگی یەکەمی خوستاری خوێندن بەڵێ ئێستا ئەمە خۆتمان تەواو کردووە بلا ئەمە دامەزرێنن پرۆژە لەسەر تاکیزادی نەکە منە خوێندن لەسەر خوێندنی بالا خوێندنی بخۆێنە دەست بکەن ئێمە ئێستا ناوی ششمان تەواو کردووە ناوی کەس ناگەرێتەوە لە زانکۆ خلاص پەیمانگە زانکۆ پەنگامە خلاصمان کردیە کە زانە مەدرای لوتیە خوێندن چییە هیچ ئێمانێکی نینە کوردستان هیچ مانایەکی نینە کوردستان لۆ چ بخۆێنین خۆعاس بەڵێ چرۆ لە شاری سلێمانیەوە بەڵێ ئێوارە باش کاکەکار باشتر بۆ تۆ زۆر سپاس دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم زۆر سپاس سەبارەت بە تەوەرەی ئەمڕۆ من وەکو کەسێکە لە بواری پەروەردەیە کارەکەم مامۆستام حەزەکەم چەند تێبینیەک لەسەر وەزارەتی تەربە و لەسەر ڕەوشی پەروەردە لە کوردستانە باس بکەم من گلەیەکەم لە وەزارەتی پەروەردە هەیە بە جدی کاتێک کە مامۆستایە تاعین ئەکات ئەینێرێ بۆ لادەیەک عەقدی پێپڕ ئەکاتەوە عەقدی 3 ساڵ بۆ نمونە 4 ساڵ لە کاتێکا مامۆستا ئەو مودەی خۆی تەواو ئەکات لە دەرەوەی شار ئامادەی گەڕانەوە کە بگەڕێتەوە ناو شار ئەگەر واستەت نەبێ هەتا ئێستا لە ناو کوردستان و لە ناو وەزارەتی تەربیە بوونی واستە لە هەموو شوێنێکە هەیە بە تەئکید من خۆم حەقی نەقلبوونەوەم هەبوو ئەمساڵ بگەڕێمەوە بۆ سلێمانی لەبەرەوەی واستەم نەبووە نەقلیان نەکردومەتەوە بۆ شاری سلێمانی تو سەردانی شوێنە پەیوەنددارەکەن کردووە لە بەڕێوەبەراتی پەروەردە بۆی کە نەقلت بکەن بۆ ناوشار کاتێکە تاعین بووم عەقدیان پێپڕ کردمەتەوە 3 ساڵ بۆ نییە داوای نەقڵکەی 3 ساڵیشم تەواو کردووە وەڵا ڕێنمایی تازە هاتۆ بێت تۆ 36 خاڵت هەبێ اینجا نەقلی سلێمانیت ئەکەنەوە یعنی تۆ لە پێشا بۆچی ئەو بڕیارە دەرەکەیت و دوای 2 ساڵ 3 ساڵ بڕیارێکی تر ئەگۆڕی ئەو کەسەش یعنی مودەیەکی ماوەیەکی زۆر ئەبڕێ ڕێگایەکی ناخۆش و دوور لە یعنی لە شوێنی نیشتە جێبوونی خۆیەوە زیاتر گلەیەکیشم لە وەزارەتی پەروەردە هەیە کاتێک کە سەرپەرشتیار واتە مشریف بۆ مامۆستادا ئەنێکە بڵین ساڵی 2-3 جار سەردانی مامۆستایەکە پێویستە لە بوارەکەی خۆیان سەردانیکە بۆ نمونە مامۆستای بیرکاریت پێویستە مشریف بیرکاری بێ سەردان بکە بۆ دواتر نەک مشریفێک کە دەرزی ئیبتیدایی ئەڵێتەوە بچێ هەڵسەنگاندن بۆ مامۆستایە بکات کە لە 7 و 8 و 9 بنەڕەتی ئەڵێتەوە گلایانەم لە وەزارەتی پەروەردە هەیە باڵێ چرۆخان بەڵێ هیوادارین سەرنجی تۆمۆی بۆ لایەنە پەیوەنددارەکان لە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی پەروەردەی لە شاری سلێمانی گەشت بێ سپاس فاتما لە شاری سلێمانی فاتما خان فەرموو فاتما خان ئەلو کاکاکە چۆنی سەرچاوم زۆر سپاس فەرموو سپاس و ڕێزم هەیە بۆ بەڵێ زۆر سپاس و ڕێزم هەیە بۆ تۆ هەموو کارمەندان زۆر سپاس کاکاکار هیوادارم ساڵی خوێندنی ئەم ساڵ یەکەم ساڵی نمونە بێ کە حەقی قوتابیان بکاتەوە لە هەموو ساڵەکانی تر خۆشترین ژیانیان هەبێ و ژیانیشیان بۆ دابین بکە هیوادارم وەزارەتی پەروەردە کە داوا جلوبەرگیان بۆ دابین ئەکا بۆ قوتابیان زۆر نەکاتە سەریان لەبەر ئەوە قوتابیان هەیە هەژارە فەقیرە هەتیوە نیەتی زۆریان لێ ئەکەن لە مودەی هەفتەیەکە جلەکانتان حازر بێ هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمان و وەزارەتی پەروەردە ئاوڕێک لەو مناڵە فەقیر و هەژارانە باتەوە کتێبیان بۆ دابین بکەن نیانە من تەنەها خەڵک ئەناسم جاری وایە یارمەتی خەڵکم ماوە بەناڵ زۆر گوناحە بەڕاستیەکەی خاصەتەن ئەوانەی ئیبتیدایی یا متەوەستا کرێچین داماون نیانە وەزارەتی پەروەردە ئاوڕێک لەو داما و هەژار و فەقیرانە باتەوە هیوادارم ئەم ساڵ زۆر خۆش و ڕێک و پێک و لە ساڵانی تر پێشکەوتوتر بێ داوا لە وەزارەتی پەروەردەکەم کاگ ئاکارگیان ئەگەر مەجالم بین ئەو کتێبانی سەرجادەکان کە ئەفرۆشتنەوانێ بە تەلەبەر نیانە ئەڵێ بڕۆ کتێب پیاکە بۆچی کتێب پیاکە بۆ ساڵانی هەشتاکانی ئێمە کتێبمان پێیان ناکرد لە سەرجادەکان بیکڕێن بۆچی ئێستا هەمووی لە سەرجادەکانە ئەفرۆشرێ هیوادارم ئەم کارە ناشرینە نەمێنێ و دابش کرێ بەسەر ئەو قوتابیانی کە پێویستیان پێێتی ئێتر ڕێز و سپاس بەڵێ سپاس فاتما خان هەکار لە دووەکێت گەلمێ بەڵێ کاکەکار کەرم کە دەم باش کاکەکار باشتر بووتە سپاسیە بەر بەرنامەجێتا بکەین بۆ تێبینیە سەر خوێندنە ساڵە بەڵێ سپاس فەرموو بەس پتێکی مەجالی بدەمن کە ئەس بەڵێ من پتێکی ڕوگەمەنە درێژە کاکەکار ئەگەر کورتیش بەرکۆ خەڵکەی زۆر لە سەرێ لە پەیوەندی ئەگەر کورتی سەرنجە خەبێژی کەرم کە باشە کاکەکار حتى أسخو إيك من شهيد هيا ومن أسي أنفور كريم أجي
صالات حشتي وحرتي من خشاشي تدوية خلاص كرو أسود ما تردد هو كي مطوبية خشان كذورني بس أنا تردد هو كي قلت أنا وش بيتن دل سبي صالتي وتحت كصالة ما ترجع عندي تشتي إنجي با صالة حشتي وحرتي حتى بيقولي عمر بودي جن كي قلت بينما وقت موفي خاندني إني تبخيني وش من حزر كويس سكيت كم كردفاني بوش حزم من يعني بود بيجن ده مافينا كاي كقراءة جبر تمنية ده جبر أمريكا بوري على اساس امريكا بوري امريكا دو ناخذ عندك كذا عيني ناخذني هذا انا كردستان يقول يعني خدان شهيد وانفول كيري در بدري خلي سريع كر من اجي وكي كي بم نفضح شيء مشاتي كر بدري يقول ما اجي خدان شهداء خدان بله کای کار بله هیویدارین سرنجاتجی بالین پیوندی درگشت و بو کسی که جبر روشاوی خراب و روشا بری کنشیا خانه تمام کد نه حزاوی خانه تمام که بوره گریلی تگیرن او خان نخوینی دمه که دا کل هر ولاته که تنانت دا خاصه تکرین کو خلکی وی ولات یمی خوین دوار بی تو کسین خودی باورنامه و خودی پسپورین جابن هیویدارین سرنجاتا بالین پیوندی درگشت به کای کار لدوگه باو کی را کل شهر سلیمانی باو کی را کو فرمو صلاة الله سيدا سرچاو ئەم ساڵیش بۆ جارێکی تر یەکەم زەنجی خوێندن لێدرا لە هەرێمی کوردستاندا بەو مناسەبەیەوە پیرۆزبایی لەسەر دەم خوێندکارانەکەی لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە بە کۆمەڵێ گیرگرفت و بە کۆمەڵێ گیرگرفتی چارەسەر نەکراوەوە لەوانش دەوامکردنی زوربەی خوێندنگاکان لە قوتابخانەی سێدەوامیدا کە خوێندکار تەنها بۆ ماوەی 3 سەعات دەمێنێتەوە لە قوتابخانەکەی کە ناتوانێت پرۆسەی پەروەردە بە شێوەیەشی تەندروست وەربگرێت سەرڕای ئەوەی زوربەی خوێندنگاکان لە گوندەکاندا ئیحمال کراون لە خانووی گڵدا دەوام دەکەن سەرڕای ئەوەی زوربەی خوێندنگا تازەکانیش پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە ئەمە لەلایەک وەکو خوێندنگا لەلایەکی ترەوە هەڵبژاردننی بەڕێوەبەری خوێندنگاکان پێویستە لە ڕێگەی سیڤیەوە بێت ئەم بابەتە بەڕاستی پێویستی بە چارەسەرکردن هەیە حیزبی بوون لە قوتابخانەکاندا لا ببرێ لە بەڕێوەبەر و یاریدەدەری بەڕێوەبەر هەروەها لە دابینکردنی اختصاصی و پێداویستی خوێندنگاکاندا پێویستە ڕەچاوی ئەوە بکرێت قوتابی هەژار هەیە لە خوێندنگایاندا کە پێویستە شتیان بۆ دابین بکرێ و ئاوڕیان لێ بدرێتەوە لە کەرەسە و کەلوپەل و جلوبەرگ و پێداویستی سەرڕای ئەوە سیستمی پەروەردە سەراپا پێویستی بە پیاداچوونەوە هەیە لە خوێندنگاکاندا هیوادارم ئەم سەرنجانەی من بگاتە وەزارەتی پەروەردە و ئاوڕێک لەو بوارانە بدەنەوە و من لە کۆتاییدا سپاسی بەڕێز دەکەم بەڵێ باوکێ ڕاکۆ زۆر سپاس بۆ سەرنجی بەڕێستان سیروان لە شاری هەولێرەوە ئەم کاتت باش هەموو کاتێکت کاک سیروان فەرموو باشی بە قوربان زۆر سپاس والله قوربان من دوو ڕێوین هەیە دوو پێشنیارم هەیە یەکێکیانەوەیە ئێستا سەیر بکە لە زۆربەی هەر زۆری قوتابخانەکان ئەنی ئالەتی فێنکەرەوەی تێدا نییە بۆ قوتابیانە بەستە زمانانە دەبینێم قوتابیانە لەو گەرمایە دانیشن زستانانیش بەبێ سۆبە بەبێ نەفت ئەنی بەبەست کەرەستەی ناو بیناکەی قوتابخانەکانە بەڵێ قوتابخانەکان بەڵێ یعنی بۆچی قوتابخانەکان وەزارەتی پەروەردە ئەو هەموو ئیمکانیەتی هەیە بۆچی ئالەتی فێنکەرەوە لە قوتابخانەکان دانانێت دووەمین جار کە زستاندا دێ ئەم قوتابیانە بەو سەرمایە دانیشن هەر یەکە و دوو قەنسەڵە و دە گۆرە لە بەردەکە بەو سەرمایە دانیشن بخۆم بینیم 4 تەڵەبە لە سێ گرە دانیشتووە ئەی جەنابی وەزیر ئێوە چی دەکەن ئێوە هەر بەس پارێنە بەرچی خۆتان دەکەن و چاوتان لە مۆنیکا و کچی جوان و نازانم چییە عید ناکەن بەسە ئاگاتان لەو قوتابیانە بی پەروەردە یعنی چی پەروەردە یعنی مانای ئەوەیە تێگەی تۆ چۆن مناڵی خۆت ئەبەیتە شۆیفات ساڵانە 30 وەرەقە دەدەی 40 وەرەقە دەدەی کامە قوتابخانە خۆشە منداڵی خۆت دەدانی مناڵی ئەو فەقیر و فەقەراتانەش تێدەگەی لە بەرگەرمە و سەرما ژیان بکەن ئەمە کەی ژیانە وەلێ کاک سیروان سپاس بۆ سەرنجی تۆش ئاراست لە چەمچەماڵەوە کاکی ڕاست فەرموو ئەم کاتەوە باش کاکە هەموو کاتێکت دەستخۆشی ئەو تەوە دەتوانم لێکم کاگە کاربنی زۆر سپاس وەرە قسەکەم بەڕاستی لەسەر تاقیکردنەوەی دەرەچیە مێ قسەکەم تاقیکردنەوەی دەرەچی ئێستا پلانی وەزارەتی پەروەردە وا دیارەکە ینی چەند ساڵێک ئەو پلانیان داڕشتووە کە
امتحانی خارجی تاقیکردنەوەی دەرەکی بۆ خوێندکارەکانی پۆلی 6 و پۆلی 9 بنەڕەتی و پۆلی 6 ینی 12 بنەڕەتی ئەبێت ئەگەرە کەسێکە امتحانی خارجی باتەوە امتحانی دەرەکی 3 ساڵ ینی بەسەر ئەگەر لە 6 بنەڕەتی بێت ئەبێت 3 ساڵی بەسەر چوو بە اینجا بتوانێنەوە باتەوە یان لە 9 بنەڕەتی بێ ئەبێت 3 ساڵی بەسەر بڕوا اینجا امتحانی دەرەکی بانتە باتەوە بەڵام بەڕاستی ئەو بڕیارە من بە بڕیارێکی وێڵێ ئەزانم لەبەرەوەی ئەو کەسێک کە امتحانی دەرەکیێداتەوە ڕەنگە تەمەنی تەجاوزی کرد بێت یاخود لە خوێندنگەکانە وەرنەگیرێت یاخود مەجای خوێندنی نەبوو بێت جا هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان بۆ بڕیارەیە بستنەوە بە تایبەت وەزارەتی پەروەردە کە ئەو کەسانێک کە امتحانی دەرەکی ئەدەنەوە چ پێویستەکە کە کەسێک سێ متەوەسط تەواو کردووە ئەم ساڵ ئێوە امتحانی 6 ئەدادی باتەوە چ پێویست بۆ کە تا 3 ساڵ تر چاوەڕێ بۆ اینجا امتحانی دەرەکی دوانزەی ئامادەی باتەوە بەڵێ کاکە ڕاستی وەدارین سەرنجی توش بۆ لایەنی پەروەردە گەشت بێ دادوار هەولێری لەسەر تۆڕی کومەڵاتی پێی جێنارتی ئەنووسێ سیستەمی پەروەردە لە کوردستانە سیستەمێکی ئیفلیجە لەبەرەوە تا ئێستا ئەو کەسانەی لەم سیستەمە کار ئەکەن سیستەمی نوێ ئەهێنن بۆ کوردستان نازانن کێشەی خوێندکاران چییە هەر یەکێ بەلای سیستەم ئەهێنێت و کاری لەسەر ئەکرێت و بڕیاردان لە وەزارەتی پەروەردە ئەتوانین بڵێن لە سەعاتێکدا 4 بڕیار دەردەچێت ڕێبار لە چەم چەماڵەوە بەڵێ کاک ڕێبار سڵاوتان لەبێ و کاتتان باش دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس بەداخەوایی وەدارین کاکی ڕێبار دووبارە پەیوەندی بکاتەوە سەرنجی خۆتەواو بکە کاروان لە شاری هەولێرەوە باشی بەڕێز زۆر سپاس کای کاروان فەرموو ئەو کاتت باش بەڕێز هەموو کاتێکی بەڕێستان جێم لێتە فەرموو برای بەڕێزە من لێکەم ڕۆژی زەنجی لێدانەوە داوا دەکەم لە وەزارەتی پەروەردە بە خاڵی نوێمی نەڕەتی دابستنەوە ئیتر کە ئەمڕۆ یەکەم ڕۆژە ئەگەر ئەمڕۆ پێڕانەگەنەوە یعنی بە دوای دانستنەوە دواتر لە نیوە ساڵ و لە بەرەبەری سەر ساڵ و لە مانگانت هەموو قوتابێت تووشی مەشاکلە بێت بەڵێ ئیتر لە ڕێەوە من داوا لە وەزارەتی پەروەردە دەکەم لەمڕۆ ڕاپێدابستنەوە بەڵام یەک سوالم لە جەنابەتەیە بەڵێ کای کاروان فەرموو من سوالەکەمەوە بەس من داوا دەکەم ئێستا کەناڵی ئێوە کەناڵی KNN بە یەک وەخت یەک بەرنامەدا دەبەزێن ڕۆژانە مەسەن ئەمڕۆ بەسەر زەنجی قوتابخانەیە KNN شاین ئەم ڕۆژانە من دایمە مقابلەی کەناڵەکەیەوە کەم زۆر پێشکەوتووە بەس نازانم بۆ بە یەک بەرنامە داوا دەکەم لە ڕێەوە یعنی یەک بەرنامەی تر بەڵکو خەڵکی استفادەتان لێ بکە وەکو چی بەرنامەیەکی وەکو چی مەبەست چییە هەموو بەرنامەیەک یعنی هەر ڕۆژانە سەیر دەکەم زۆربەی بەرنامەکانتان لەسەر یەک شتەوەن یعنی مەسەڵ نێوان بۆ لەسەر زەنجی مەکتەب قوتابخانە ڕۆن KNN هەڵباتر لەسەر بەڵێ کای کاروان ئێمەش سیستەمی کارکردنی خۆمان هەیە بێگومان ئێمەش ئەزانی چۆن لە چارچێوەم سیستەمە کارەکەین و بەرنامە و هەواڵەکان چۆن داڕێژێ بێگومان لەسەر پێشەتا گرنگەکان ئەمڕۆ زەنگی خوێندن پرۆسەی خوێندنی ئەمساڵ دەست پێ کردووە کە ملیۆنێک و 500,000 ڕۆڵی ئەم میلەتە ڕوو لە قوتابخانەکان کردووە بێگومان پێشمان باشە لە بەرەوە تەوەرێکی زۆر گرنگە ئەوەی بەڕێز قسە لەسەر بکەن ئەوە بەرنامەکانی ئێمەش بێگومان سیستەمی خۆمانە هەر کەناڵێکی دیکە سیستەمی خۆیانەوە بە گەڕێزمان بوو سەرنجیت و بە هەمولای ئەو کەناڵانەش سپاس کوچار لە خانەقینەوە بڵێ کاگەبی ئەم کاتت باش هەموو کاتێکێت کای کوچار زۆر کاگەبیجان دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم من لەڕێی بەرنامەی جەنابتەوە داوا لە بەڕێز وەزیری پەروەردەکەم ئێمە لە ناوچە دابڕێنەوەکانین بەڕاستی کێشەی پەروەردەمانەیە وەکو خوێندنی ئێوارمان من حەوت ساڵاتمە تو تا ئێستا لەم بیست لە ناوچە دابڕێوەکان بە تایبەت لە شاری خانەقین کە بەڕاستی پێویستە بکرێ خوێندنی ئێوارمان بۆ ئەو کەسان نییە کە دابڕاوە ئێستا بەڕاستی من خێزانەکەم بۆ نمونە لە خوێندن دابڕاوە لە پۆلیسیی ناوەندیە بەڕاستی بۆ من ناکرێ هەموو ڕۆژێک لە خانەقینەوە بڕۆمە کەلار و بێمەوە من داوا لە وەزیری پەروەردە ئەەکەم بەڕاستی بەو کارە هەڵسن و بتوان خوێندنیشی ئێوارمان لە شاری خانەقین کەنۆشکە بەڕاستی زۆری پێویستە کاگەبیجیان بەڵێ کای کوچاری وەدارین سەرنجیت و بەلایەنی پەیوەندیدارە لەو قەزای گەشتی بێ سپاس فەرهاد لە هەولێرەوە کاک فەرهاد فەرموو ئێوارە باش باشتر بۆ تۆ بەڵێ جان دەستخۆشی لێکەم بۆ بەرنامە جوانی وادارم سەرکەوتو بی زۆر سپاس بەڵێ جان تاقە من وەک لاوێکی شاری هەولێر بەڕاستی من پێم وایە
یەکەم ڕۆژ لێدانی قوتابخانەکانی کە بەڕووی قوتابیەکان ئەکرێتەوە من پێم وایە کاتێکی زۆر زووە چکە بۆ نموناکە قوتابیەکان بۆ گەرمی ئەسنپۆلەکانی دائنیشن نەسادکردەوەیەک نەسکیتێک ئاخوەر من پێم وایە چۆن دەتوانن ئەو قوتابیانەکە دەستەکانی خۆی بخۆین باشە مامۆستایەکان کە لە قوتابخانە کە دەستنێ ژوورەکانی خۆیان ئایا ژوورەکانی خۆیان سپیتیان نییە بەڵام داخۆ من پێم وایە جیاوازێکی زۆر دەکرێت وادار وەزارەتی پەروەردە بەخۆدا بچێتەوە بۆ نمونە ڕستە مەغمور شەربا نووسڵا بەڵام ئەو دەڕۆژ کە قوتابخانەی تاخیر کردووە بۆ نمونە لەوەڵە دەوڵاتە خارجیەکان هەمویان هەمووشتیان دەڕۆژ قوتابخانەیان تاخیر کردووە بەڵام من پێم وایە لە هەولێر هێشتان ئاگەی دەڕۆژکە بکرێتەوە بە قوتابخانەکەێتەوە چکە بەڕاستی کاتێکی زۆر گەرمی شێستان زووشە پێشما داوا لە وەزارەتی پەروەردە ئەکەم بۆ ئەو قوتابیانە سپیدا یا فاتکردنی دارین پێم وایە کە ناتوانین بۆ گەرمایە دەست بخۆنین دوێنش بۆ کاتێککە کاتی زستاندا دێتین نە سۆدێکە یاخود نە شتێکەیە من هیوادارم حکوومەت ئێران کوردستان پێم وایە هیوادارم برای بەڕێزم بەڕاستی ئیوا هەیە ئێستا قوتابی وا هەیە باوکی پارەیەکە دەفتەر یاخود قەڵەم یا شمەکشە بۆ دادن کاتێک پێویستە لەسەر حکوومەت ئەم شتانەیە بۆ دادن کاتن تا بۆ قوتابیەکان بە نمونەیەکی باش کە دەست بەڵێ کایک فەرهاد سپاس بۆ پەیوەندی بەڕێستانیش هێزان پشتی vê navberêm dîsan ser heman tewerdê pevravî دوباره سلاف هێژان محەممەد سۆرچی لە سەرتوری کومەڵاتی نووسێ بە برەوەی من حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بایەخ بە خوێندن نادا هەروەها ئەدنان لاوش ئەڵێ لە زاری بەڕێوەبەرێک کە داڵێ ساڵانە داوای 6 مامۆستا دەکەم بەڵام هیچیان دانە مەزراندووە من نازانم بودجە زۆرە کێشەی دامەزراندنی شەر هەیە هەروەها شاناس کەریمی شاڵێ ئایا پلانی حکوومەت هەروەک جاران دەڵێ فلان مەکتەبمان کردووە بەڵام هێشتا تەواو نەبووە یان تەواو بووە کە مکورتی هەیە یان ئەم جارە پلانەکەیان بە تەواوەتی دەڵێن شکۆر سەرکەوتو بووە هەروەها ساڵح عزیز هەرکیش ئەنووسێ سەرەتا بە بنیاتنی ساڵی نوێوە خوێندن پیرۆزبەی لە قوتابیانی کوردستان دەکەم ناڵێم حکوومەت بەیەکی مکورتیە و هیچ کێشەیەک نییە لە بواری پەردا بەڵام بەشی زۆری کە مکورتیەکان دەخەمە ئەستۆی خوێندکاران بەڵێ تەماشەبانە نیژان هاژێک دەچینە جەم سەرنج بچنینەوە سمکۆ لە شاری سلێمانیەوە کای سمکۆ فەرموو هەموو کاتێکتان باش هەموو کاتێکی بەڕێستانیش فەرموو بەداخەوە لە ڕۆژی دەستپێکردنی خوێندە وەکو پێویست نەبووانە بۆ نمونە ڕێخستنی میلاکی مامۆستایانەوانەی کە داوای گواستنەوەیان کردووە هەتا ئێستەکانە هیچیان فەرمانی کارگەڕیان بۆ دەرنەچوە و گواستنەوەی مامۆستایان نەکراوە ئەوەژە بێتە هۆی دواکەوتنی دابشکردنی و بەشەوانە و دابشکردنی خشتەی وانەکانی هەفتە بەسەر مامۆسایانە و کەواتەوەکو پێویست جارێ وانە ناخوێنرێت لە هیچ ناوەندێکی خوێندندا بەتایبەتی و ژمارە زۆرەی دەرەوەی شار کە داوای گواستنەوەیان کردووە خاڵی دووەمیش لەبارەی کتێبەوەیە بەداخەوە تاوەکو ئێستەکانها کتێبی نوێ دابش نەکراوە ئەو کتێبە کۆنانەی کە لە گەنجینەکانی خوێندنگەکانە هەیە ئەوانە دەدرێ بۆ قوتابیە کە ڕوو دەکاتە خوێندنگە بەتایبەتی قۆناغی بنەڕەتی چەنە خۆشە کتێبی نوێ دابش بکرێ بەسەریدا بەڵام بەداخەوە تاوەکو ئێستەکانە هەر کتێبە کۆنەکان هەیە و کتێبی نوێ نەگەیشتوەتە خوێندنگەکان خوازانێ بە چەند ڕۆژی تر چەند هەفتەی تر یان نەگاتە مانگێکی تر کتێبی نوێ دابەژەکرێ ئەوەش کاریگەری زۆریە بێ بەداخەوە ئەو من بەس لە سەر ئەو دوو تەوەرە قسم کرد و زۆر سپاس بۆ سپاس بۆ سەرنجی بەڕێستان ئازاد هەر لە شاری سلێمانی کایکازە فەرموو کایکازات فەرموو مرحبا بەڕێزم سەرچاوم بەڵێ دەستخۆشی تەوەرەکە یەکەم بەڕاستی تەوەرەیەکی زۆر گرنگە لەم ڕاکە پیرۆزبایی لە قوتابیانەکەم بەس یەک پرسیارم لە بەڕێزە هەیە بەڵێ کایکی ئازاد لایەنە پەیوەندیدارەکان بەڕای تو ئێستا ئاگایانە بەرنامەی جەنابتن کایک ئازادی تر ئێمەش بەرنامە پێشکەشەکەین بێگومانەوە بەرنامەشەوەیە کە سەرنجی جادەی کوردستانی هەمووی بەشەیەکی گشتی بێگومان پەیوەندیەکانی ئێمەش هەر لە زاخەوە وەکو خۆتە بینیکانی چیروان سەرسەر هێلا تا خانەقینەوە پەیوەندیمان بوو دێت لەسەر هەموو تەوەرەکان هەموو خەڵێکی بێگومان لەسەر پێشاتەکان لەسەر گیلە و کێشەکانیان قسایەکە نەمەیەکێکە لەو دەرگانەی لەو پەنجەرانەیە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندە ئەتوانێت گیلە و گازنێ خەڵک بزانێ و میکانیزمی چونێتی چارەسەرکردنیان دانێ ئێمەش پێمان باشە کە فعلەن سەرنجی ئێوە بگاتە لایەن پەیوەندیدار فەرموو ئاخمزمە بەسم ئەوەیە ئێستا برادەی لە خانەقینەوە قسەی لەگەڵا کردی جەناب وتی هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان ئاگایان لێبێت ئێستا شواڵی هیوادارین لە سلێمانی و باسی کەم و کوڕی کتێبێکی لەبارەی فەقیران و ژەران
بەس ئەو تەوەرانەی کە ئەو خەڵکە داوایەکە هیوادارم جەنابتان بە دواشبوونی بۆ بکەن بۆتان پەیوەندی بە وەزیری پەروەردە بکەن ئێستا من لەو بڕوایان قەت وەزیری پەروەردە مەجالێکی نێدانی سوودیار بەرنامەکەی جەنابتەوە تا گوێ لێبێ ئاگای لەمە عاناتەوە خەڵقە بێت. بەڵێ کاکەزات بێگومان لە سەرەتای بەرنامە وتەبێژی فەرمی وەزارەتی پەروەردە پەیوەندی کرد و کۆمەڵێک سەرنج و تێبینی لەسەر پلانی ئەوان بۆ ساڵی نوێی خواندن ڕایگەیان سوپاس بۆ پەیوەندی بەڕێستانیش نێچیروان لە زاخۆ کاک نێچیروان کەرەمکە دەمبۆش باشتر بووتە پیشەیەکی دەستخۆشی بەنامەوەتکەم داخوازە تەرکەتنی باز خۆتم زۆر سوپاس تەگۆرەت بۆ بەتەوەی کە ئەبە 20 ساڵا خەدرە قۆتۆبیت بەهدین تێدکردن چیکۆ زۆرە سۆڕۆنیا کەس پێ نۆگەهات یۆدویژێکی هەر سەفێکی دە پێنجی قوتۆبی تێدە زۆرە سۆڕۆنی ئەبەت بت ئەگەری نز بۆ دەرچوونیەوە کێمل پۆلیس دووکێ بخەبێ تۆلبەتی قازۆ زۆخۆ بەڵێ کاک نێچیروان بەڵێ سوپاس بۆ سەرنجاتە دایکا هیڤی لە دهوکێ بەڵێ از دایکا هیڤیە کەرەمکە من پێنجشەش طلبة بنا بەڵێ ويتمازن بوين هنداك تخرج بوين بس أشوف طلبة نابينن يعني بقاس كي مثلا عيالي من دكتورة مهندسة مليون كيكاتا شو يعني؟ يعني بقاس كي بعض بيش برجها وخزينة من دهات مينا وظلامة من يل وقت صدام شغلنا وعيالي من دي 10 مليون كيكات يعني دكتورة مهندسة يعني كنت قلتي افزارو كنت تخرج كرنا نكا قالوا ما دام تخرج كرنا ندام ازرندنا ودوام دي كان ندام ازرندنا يعني تشلي باري كان يباري تشلي كان شو يعني قلياتش كيمياء معاشي وانا تتكات خيرا تتكات بله دايكا هيفي بله ميفدارين جين بيون بله هيفيدارين جين بيون دي دار گهداريتا كربا كو او كنت بيجي باري كيم تشلي بكن و سپاس بۆ پەیوەندیاتە میران لە شاری سلێمانیەوە کاک میران فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت زۆر سپاس دەستخۆشی و بەرنامە لێکم زۆر سپاس بەڕێستان بەڵام من ویستم دوو شت قسە بکەم بەڵێ فەرموو یەکەم لەسەرەوەی ئەم مەکتەبە تازانەکەنەوە ئەڵێن سیستەمی قاعاتمان هەیە هەر دەرزە لە پۆلێکە بەڵام بەداخەوە کە ئیترە بێ بە پشووی قوتابیان نازانن کتێبەکان لە شوێدانێن بەڕاستی من داواکەم شوێنە بۆوانە تابین کرێت دووەمیش مەنهەجەکان زۆر قورسە کتێبەکان دوور و درێژن و لە زۆربەی پۆلەکانە ئەم کتێبێک ئەم ساڵ خوێندراوە هەمان بابەت دووبارە بێتەوە هیوادارم ئەم کتێبانە لە باشی چاویان پێ بخشێندرێتەوە بۆی بزانین ئایا ئەم تەلەبێت توانای ئەمەی هەیەتر ئەمە خوێندوێتی پێویستەکە بخوێنێتەوە زۆر سپاسانەکەم سپاس بەڕێستان سەرتیب لە چەمچەماڵەوە کای سەرتی فەرموو بەڵێ کای سەرتیب زۆر سپاس کاک سەرتی فەرموو برای بەڕێزم بەڕاستی تەوەری ئەمڕۆ تەوەریشتی زۆر جوانە و تەوەریەکە هەستیارە بەڕاستی تەوەری ئەمڕۆ لە پێناوی دروستکردنی ژیرێکی بۆ دوڕۆژ کە پڕ بێ لە زانست و زانیاری و مەعریفی ئەویش بە پێی پێویست وەکو پێویست لە کاتی غەزوی عێراق کە کوێیتی داگیر کرد ئەو کاتەی جێشی عێراقی چووە کۆیتەوە چەند جوندیەک بۆی گێڕامەوە من خۆم لەم بینی وتی چووینە بینایەکەوە لە جێژی تایبەتە پڕ بوو لە نەعل تەماشایشمان کرد مزگەوت نییە و تەماشایشمان کرد ئەم بینایە قوتابخانەیە خوێندنگایە سەرمان سوڕما پرسیارمان کرد وتمان ئەمە قوتابخانەیە و مزگەوت نییە ئەم نەعلانە بۆ هۆکارەکەی چییە وتی قوتابیانی ئێمە لە کاتی خوێندناکەیە ژوورەوە ئەو پێڵاوانەی لە پیانە لێرە دایانن یەکی جووتێ نەعل لە پیان دەکەن نەک پێڵاوەکانیان تەنگ بێ و مێشیان مەشغوڵ کات دڵ و بیر و هۆشیان لای دراسەکەیان نەبێت اینجا دراسە ئەبێ بە شێوەیەکی علمی بە شێوەیەکی تەکنیکی بەڵێ بەڵام ئەمە ئێمە لە ڕێگای پەیوەندیەکانی ئێمەوە چارەسەری ئەم کێشەیە ناکە ئەمە الجهاز ذات العلاقة بالموضوع أولا وزارة تربية بەڕێوەبەرهەتە تەربیەکان بە پێی ئامارێکی ڕێکوپێک پسپۆڕی شارەزایی هەرچەند کەموکۆڕیەکان دەستنیشانکەن لە ڕووی تەمبینی بووناوە لە ڕووی سیستمەوە لە ڕووی خوێندنەوە وإلى آخره ئەمە ئێمە ناتوانین بە پەیوەندیەکی تەلەفۆنی چارەسەری ئەم کەموکۆڕیان ئەبێ وەزارەت
بەڕێوەبەریەکان پسپۆڕان شارەزایان ئەوانەی مختصن ئەوانەی شارەزان لەژلەیەک دروستکەن دەستخەنە سەر خاڵەکان کەم و کوڕەکان بەڵام هیوادارم ئەمانە جێبەجێ بکرێت دەوامی دوودەوامی و سێدەوامی لە بینایەکان نەمێنێ ئەوەی قوتابیانی ئێمە زۆر بۆ قوتابیان و خوێندکارانی پۆی ئاوای مێشیان مەشغوڵ نەبێ مەرحەلەیەکی دراسی بە شێوەیەکی پڕ لە زانست و زانیاری ببن بنەوەی دوار ڕۆژ هەڵگری علم بن هەڵگری زانست بن نەک بە شێوەیەکی شەفەوی. بەڵێ کای سەرتیپ بەڵێ سوپاس دارین لە کۆیە ئەم کاتە دواش هەموو کاتێکت بێزەحمەت سەرەتا سوپاسی بەرنامەکەتان دەکەم بەرنامەی زۆر خۆشە سوپاس فەرموو دەخواتم بەتایبەتی باش پەروەردە دەکەم لە شاری کۆیا پەروەردە شاری کۆیا یعنی کە دەڵێت قوتابخانەیەک نوێژن دەکەمەوە بەڵام دەچیت لە ڕۆژشکلەوە نوێژن دەکاتەوە لە دەرەوە کە هیچ لە ناوە نوێژن نەکراوەتەوە ئەوکەم نەناوە نوێژن کاتەوە کە قوتابی ئەچێتە ژوورەوە لەگەڵمان نازانێت چکە لە ژوورەوە لە هۆڵ گەرمە یعنی ئەوە چۆن دەبێت ئەو دەرە منە قوتابخانە بۆ نوێژن کردەوە بەڵام لە ڕووچی حەدیقە بۆ من نوێژن دەکاتەوە با حەدیقە نەکە باسە دوو سەبکێتدانێ یان بن بەڵگەدانێ بۆ قوتابیەکان کە لە ژوورەوە وەرەقە بدەستەوە ئەگرن باوەشینەکەن یعنی ئەمە پەروەردەیە ئەمە نەوەی کورد پێ دەگەێنێت لە وەزیری پەروەردە دەکەم ئەدی ئەو قوتابیانەی کە پۆلی شەشن دەستونە ئێستاکە چاوەڕە نەتیجەکەن ئەڵێ هەفتی مانگێتەوە دوای ئەڵێ دەی مانگێتەوە کەس ناگات 25 مانگ امتحان دەستی پێکردووە ئەمە یعنی چی؟ بەڵێ دارین لە کۆیە سوپاس بۆ سەرنجی بەرزستانی شەعالی لە بادینان کاکەلی فەرموو ئەدگەر کاکەلی پەیوەندێکی داخرا هیوا لە شاری سلێمانی کاکیوە فەرموو بەڵێ سڵاو لێ بە دەستخۆشی بەرنامەکە لێکم کاکەکەت زۆر سوپاس کاکیوە فەرموو سەرەتا بێ پیرۆزبایی لە هەموو قوتابیان و مامۆستایانی بەڕێزکەم و ڕۆژێکی پیرۆزە بەڕاستی خۆ من ئینسان من بە جێژێکی گەورەی زانم و ئێمەی باوکان و دایکان مناڵەکانمان وەکو هەدیێن دەستی مامۆستا بەڕێزەکان هیوادارم بۆ مامۆستا بەڕێزانە بە ڕۆحێکی چاک بە دڵێکی گەورە پەروەردەیەکی چاک میلەتێکی چاکمان بۆ بەرهێن دێنن تا بەڕاستی ئێمەی هەموو دکتۆر و ڕۆشنبیر و هەموو خەڵقە با بڵێن ڕۆشنبیر و گەورەکان گەپەی دەسوو بێ هەر لە بەردەستی مامۆسایە ئەو دەرسە بەدیێنێ بەڕاستی ئەوە جێی دەستخۆشێ بۆ مامۆستا لە باوکو دایک پیرۆزرا بەڵام یەک شتێبینیم هەیە لەسەر پەروەردەی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی هەرێم چەندین ساڵە پەروەردەی زۆر با بڵێن بەڵێ کاکیوە بەلە بەرزان گەرەکەکیوە سەرێنەما عەبدوڵغانی لە دهۆکێ کاکی عەبدوڵغانی کەرەمکە ئەیوار باش کێکی هەکار باشتر بووتە کێکی هەکارە ئەم دە بەحسێ سیستەم امتحانەکەنی ئەزمونایت پەروەردە و مەدرسە و قوتابخانە بەڵێ طبعا سیستەمێکی بیانی ئەم هەمی زانین جە چ سویدی ئەم زانم کە چێکشتی دەولەتینە gelek sistemekî canayê rêkopêke eger diristeyî bête cihînan bes eger hatev cihînan bes cihêdaxeye yaş min ve û herwekî me û têkeliya xandinê û ezmûna û qutabiya kirî yanî nahê tev cihînan sebeb çi ne nayê tev cihînan bû nayê tev cihînan kekê hekar me mişkileyê hey mişkila wextî me yê hey me mişkila cihî me yê hey eger tu çiye dîv sistemê yê nî yê ezmûna tu çep pulê da تنجي طلبة ترينيش تبنت رحلة دا يعني مستحيل تبشي نظام امتحانات سر قطبية بجهبيني نظام جلا كجانا بس جهينا نوي جلا بزحمته ياش مفكر كهكار اگر اسرا من كتشكي بتكمل دياري خميس كي كمان دياري او خميس جلا كجامي بس اگر كل سنه انه بتشا او خميس نفس تشتيا او سيستم جلا كجانا يريكوبيكا كواتا بو بيويز برافكاري بنهاد نكرن كواف سيستم بشيكي جان بيتا براكتيز كرن بله درستایی نهاتیه دیگرن یعنی دراسه نهاتیه کردن یاشون به هنده بیا سبب هنده تانو که گلک سیستمت از اونت قطابخانه ده هنه نظم بونا آست خواندنه زیده بونا وانت تایبت انکو درس خصوصی پیدا بونا قطابخانه اهلی قطابخانه نمونه یعنی اول بوچه همی هات نکردن اگر مادن همی ایک سیستم و ایک نظام بوچه از قطابخانه همی هات نکردن بله چون عملن اوی سیستمی بجنه بجا اخنا اخیره که کرکت مجال بدهمن باشه بوچی کردستان ما ابا 20 سال هم حکمیل خود کن
ما مامۆسایت کردن تای ما سەرپەرشت تای ما مشرفێت تای بۆچی ئەم دەچین هزرێت دەولەتێکی بۆچی ئەم ڕێنەدای نەوان مشرفا وان مامۆستا و ڕابن سیستەمی خواندنێ زیف ژینگەها کوردستانی بدانن چونکی ئێکش بنەمای دانانا سیستەمی مەدرسە ئەvەیە دەبێت ئەف سیستەمە یەکگونجان بیت گەل ژینگەها بەڵێ کاک عەبدوڵغەنی ئەم هیویدارین تێبینیاتە بۆ وەزارەتە پەروەردەگەشتە بە کۆتوتبێژی بوو چ لە هەرێما کوردستانی سیستەمێک پسپۆرێن هەرێما کوردستانی خودی تەجروبە نادانە کۆ لە گۆر ژینگە هەرێما کوردستانی بە سوپاس پەیوەندیاتە ئیبراهیم لە بەردەڕاش چۆن کاکار زۆر سپاس کاک ئیبراهیم سەبارە بەڕەوشی پەروەردە سەبارە بەڕەوشی پەروەردەیەک لە توێژەکانی گرنگی پەروەردە مامۆستایە دەبینین لە زۆربەی ساڵەکان کە مامۆستا دادەمەدرێ مامۆسایەشی لاوازە عیلمی پێ نییە لە کۆلیژی پەروەردەکان دامەدرێ پێویستە لەسەر وەزارەتی پەروەردە تێشی مامۆستا دامەدرێ خودەشی لۆ بکاتەوە مامۆسایەک لە بابەتەکان کاتی خوێندن بۆ وارەگوتنەوە بە مامۆستا بە قوتابیدا بگەی بە قوتابی پێشنیارێکم بۆ کەناڵەکەتان شەیە داواکارم لێدوانی بەرپرسی ئەزمونەکانی پۆلی شەشەم وەربگرن دوازدەمی زانستی کاوتال غەدرێکی زۆریان لە قوتابی کرد بە تایبەتی لە بابەتی ئینگلیزی هەندێک شەڕای تازە دەرەزەی خارجی بوو لە دەرەوەی کتاب و میناویانەوە و هەتا ئێستاش ئەنێنێک چ ڕۆژ ئالان دەکەن هەموو شارێک غەدر لە قوتابی دەکەن هەندە بشار دەینەوە بەڵێ کاک ئیبراهیم بەڵێ سەرنجی تۆ لە بەرچاوگین سوپاس چاوان دوا پەیوەندی لە شاری سلێمانی بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکی چاوانخان نەکە بە کورتی فەرموو دەستخۆشی بەنامەکەتان یەکەم و هیوای ساڵێکی خۆش و هیوای ساڵێکی خۆش بۆ قوتابیانی سلێمانی و هەولێر و هەموو شارەکانی کرد بەڵێ و من داواکاریەکم لە وەزیری پەروەردە هەیە ئەویش گەرمکردنەوە و ساکنەوەی پۆلەکانە بەڕاستی من خۆم قوتابی پۆلی 6 بووم نەم ئەزانین چۆن جوابی پرسیارەکان بەمون لە تەو گەرما بەڕاستی ئارەق بە ناوچەوانمە هاتە خوارە و زۆربەی پرسیارەکان لە بیر چوو بووە و هیوادارم ئاوڕێک لەم کێشەیە بنەوە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە بۆ قوتابیان بەڵێ چاوانخان سوپاس هێدارین سەرنجیت بۆ وەزیری پەروەردەگەشت بێ بەڵێ بەرزان سامان شەمدین لەسەر تووری کۆمەڵاتی پێیجێنارتی ئەنووسەیەکی ئەنجامی خۆلی دوامی پۆلی 12 ئۆنا بڵاو دەکردن هەروەها نەوزاد قادری شالی هیوادارم کە خۆتان بە دواداچۆن بکەن بۆ هۆکاری دوای کەوتنی کتێبی پۆلەکانی ئێکۆ دو سێ بەڵێ تەماشاوانە نێژاوە دیت دنابابان تەوەرێمەدا گەلێک سەرنج بووچنێن جودا هات لەسەر پرۆسێ دەستپێکردنە پرۆسە پەروەردەخوێنێ ئێکیشوان سەرنجەک و گەلێکی لە هەموو دەڤەران هات بەحسی هەندێک دیکەن کۆ پێویستە قوتابخانە ئاڤایین قوتابخانە کەرەستین دنابە ئاڤایین تایبەتی گەرمکردن و سارکردن هەبێت بەکۆ قوتابی بکار بە شێوەیەکی باش پرۆسەیە پەروەردەدا بەردام بە هەیە سبەی تەوەرەکی گرنگتردا ئەم خزمەتەوەت گەین دووبارە ئەم پیرۆزبایە لە تەڤایە خوێندکارۆ ئەو قوتابیان هەرێما کوردستانی دەکەین هیویدارین ساڵێکە سەرکەتی بە خواندنێدا و وڵاتی مەژیک هەر ئاوادان بە